بڕیارە کەرکووک هاوشێوەی پارێزگاکانی تری عێراق ببێتە خاوەن شەقامێکی ڕۆشنبیری و هونەری. بۆ ئەو مەبەستەش شەقامی دووسایدی بەردەم بینای پارێزگای کۆنی کەرکووک دەستنیشان کرا. دیاریکردنی شەقامێک بۆ کۆبوونەوەی ڕۆشنبیران و هونەرمەندانی نەتەوە و پێکاتەکان لەسەر داوای ماڵی ڕۆشنبیری کەرکووک بە گرنگ دادەنرێت. لە ماوەی ئەبینین پێکاتەکان هەرێکی بە جیاواز کاری ڕۆشنبیریەکەن کردنەوەی ئەم شەقامە پێم وایە هەنگاوی یەکەم ئەتوانێت هەموو پێکاتەکان لێرە کۆ بکاتەوە و دواتر لەو شارانی بە تایبەتی لە بەغدا ئەبینین متەنەوی هەیەبوونی هەیە، بەڵام کردنەوەی کارێکی لەم شێوەیەش لە کەرکووکدا پێم وایە هەنگاوێکی سەرەتاییە بۆ ئەوەی بتوانێت شەقامی لەو شێوەیە دروست بکرێت. الجهات الداعمة والساندة الأخرى هو إنجاز كبير يحقق البيت الثقافي وإدارة كركوك ڕەزامەندی ئیدارە و لایەنە پەیوەندیدارەکان وەرگیراوە بۆ ئەم شەقامە کە یەکێکە لە دەستکەوتە ڕۆشنبیرەکانی کەرکووک. ئەم شەقامە کۆکەرەوەی تەواوی پێکات و ئاین و مەزەبەکان دەبێت و دەبێتە شوێنی پێکەوەژیان و هەوڵدان بۆ زیندووکردنەوەی مێژووی پڕ لە ڕۆشنبیری و ئەدەبی کەرکووک. ئەو شەقامەی دەکرێت بە شوێنی ڕۆشنبیران نزیکەی 20 ساڵ هاتوچۆی پێدا قەدەغە کرابوو. شەقامەکە کرابوو بە حەوشەی بینای پارێزگای کەرکووک. ئێستا هاتوچۆ پێیدا ئاسایی بووەتەوە. ناویشی دەنرێت شەقامی ڕۆشنبیرانی کەرکووک، هاوشێوەی شەقامی متەنەبی بەغداد. ئێمە بە هەوڵ و کۆشی ماڵی ڕۆشنبیری بە هەماهەنگی و ڕەزامەندی وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی عێراقی فیدرال بە دوای وەرگرتنی ڕەزامەندی ئیداری پارێزگا و هەردوو بەڕێبەرایەتی شارەوانی و هاتوچۆ بڕیاردرا ئەم شەقامە بکرێتە شەقامی ڕۆشنبیری، ناویش لێمە شەقامی ڕۆشنبیری کەرکووک. هاوشێوەی شەقامەکانی متەنەبی لە بەغا و فەراهیدی لە بەسرا و نوجەیفی لە مووسڵ و ڕۆشنبیریش لە کەربەلا. لە ساڵی 2010 لە نێوان 18 پارێزگای عێراق کەرکووک وەک شاری ڕۆشنبیری و هونەری هەڵبژێردرا. ئەمەش بەهۆی بوونی چەندین پێکاتە و ئاینی جیاواز کە لە شارەکەدا بوونیان هەیە و خاوەن کللتورێکی مێژووین. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، کەرکووک.